ئەی نابینی چه هێڕشێکی دڕندانە دەکرێتە سەر ئاینی ئیسلام؟ تا ئێستاکە زانیوتە هۆکارەکەی چییە؟ تا ئێستاکە زانیوتە هۆیەکەی چییە؟ تەنها بەرامبەر ئاینی ئیسلام ئەڕشێنەوە، تەنها بەرنامە دادەنێن بەرامبەر ئاینی ئیسلام کەوا لە کەداریکەن، تەنها ئەیانەوێت ئەو نورە بکوژێنەوە، تەنها ئەیانەوێ ئاینی ئیسلام عیبدارکەن و موسڵمانان پاشگەزکەنەوە لە ئاینی ئیسلام. تاوەکو ئێستا کە زانیوتانە بۆ کەچی ئەگەر سەیری ئاینەکان دیکە بکەی واللهی ئەوەی عیبە تێیدا هەیە، تەنها ئاینی ئیسلامە پاکە. بەڵام نابینی بەرنامەیەک لەسەر جوولەکە بکرێت، نابینی بەرنامەیەک لەسەر گاورەکان بکرێت، نابێت بەرنامەیەک لەسەر مولحیدەکان بکرێت. بەڵام دەبینین حەفتانە بەرنامە ئەنجام دەدرێت کرانەوە. ئەها وەکو ناوێکی مسەقفی لێ ئەنێن، کرانەوە ناوێکی لێ ئەنێن بۆ ئەوەی تۆ هەڵبخەڵەتێنن. وریابە بزان خوا چی دەفەرمێت؟ دەفەرمێت وَدَّ كَثِيرٌ مِّنْ أَهْلِ الْكِتَابِ لَوْ يَرُدُّونَكُمْ مِنْ بَعْدِ إِيمَانِكُمْ كُفَّارًا حَسَدًا مِنْ عِنْدِ أَنفُسِهِمْ. ئەها کافرەکان دەیانەوێ ئێوە پاشگەزکەنەوە لە ئاینی ئیسلام. ئەی هۆکارەکەی چییە؟ خوددا دەفەرمێت حەسەدەن من عندی ئەنفوسیهم، حەسوودیە، چاویان هەڵڵایە بە یەکتا پەرستی، چاویان هەڵڵایە بە داوێن پاکی، چاویان هەڵڵایە بە پاکی، چاویان هەڵڵایە بە بەختەوەری، چاویان هەڵڵایە بەوەی کەوە کۆمەڵگا پارێزراو بێ لە داوێن پیسی. دەبینی بەرنامەیەک لەوە دەکەن ئافرەت دەبێ بۆ حیجاب بکە، بەرنامەیەک دەکەن جەهەنەم حەقیقەتی نییە هەمووی مەجازە، بەرنامەیەک دەکەن عەزابی قەبر نییە، بەرنامەیەک دەکەن وەڵڵە بۆت هەیە بچیتە ناو ئاینێکی دیکە و ئەعتیادیە هەموو ئاینەکان یەکن، هەموو ئاینەکان لەلایانی خودای پەروەردگارەوەیە. سبحان الله. ئاها هەر جاری بە فێڵێکەوە ئەیانەوێت چەواشەتکەن. بەڵام ئاگادار بە ئەم ئیسلامە عەزیزە، ئەم ئیسلامە خودای پەروەردگار هەر سەری دەخات و سەرشۆڕی بۆ ئەو کەسانە دەمێنێتەوە کە هەڵ ئەسن دژایەتی ئەکەن. واللهی وباللهی وتەڵڵاهی چەندێک کۆڕ و کۆبوونەوە بکەن، چەندێک بیانەوێ ئەم ئیسلامە لە کەدارکەن ئیلا ئەشکێتەوە بەسەریان، ئیلا ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕسواتر دەبن، ڕۆژ بە ڕۆژ زیاتر نەکبەتتر و داماوتر دەبن. ئاگادار بە شەڕی دۆڕاوە مەکە. هەر کەسێک خۆی لەم ئاینە بدا خودای پەروەردگار پشتی ئەشکێنێت. و کەسانێک زۆر هەبوو عاقڵتر و داناتر و ژیرتر و دەسەڵاتدارتر، بەڵام نەیانتوانی ڕۆشتە ناو زبڵدانی مێژوو. ئەها حەسوودی دەیبینین ڕۆژانە. وریابە ئەمە حەسوودیە. ئەو کەسەی کەوا داوێن پیس بێت حەز ئەکا هەموو خەڵکێک داوێن پیس بێت. ئەو کەسەی کەوا مشرک بێت حەز ئەکا هەموو خەڵکێک مشرک بێت. بۆیە هەڵ ئەسێ پیلان دەگێڕێت بە بەردەوامی. حەسەدەن من عندی ئەنفوسیهم.